بە سوپاسەوە ڕاستەوخۆ لە شاری هەڵەبجەوە بەڕێز کارزانی شەهید عەبدوڕەحمانمان لەگەڵایە کە کاندیدی ژمارە 5 بازنەی هەڵەبجەیە لە لیستی 129. کا کارزان بەیانیت باش. کا کارزان گوێ بیستی منی؟ کا کارزان بەیانیت باش گوێ بیستی منی؟ زۆر سپاس. سپاس کە لە هەڵەبجە و ڕاستەوخۆ لەگەڵمانای. کا کارزان باس سەرەتا لەوە دەست پێ بکەین. ئەمڕۆ وەک پێشتر ئاماژەم پێیا دووەم ڕۆژی بانگەشەی هەڵبژاردنە. ئامادەکاریەکان لەو بارەیەوە لای ئێوە چۆنە؟ سڵاو بۆ ئێوەی بەڕێز، سڵاو بۆ بینەر و بیسەری کەناڵە خۆشەویستەکەی کورسات. من کارزانی شەهید عەبدوڕەحمانی مەلاتایرم، کاندیدی ژمارە 5 لەسەر لیستی 129 یەکێتی نیشتیمانی کوردستان لە پارێزگای هەڵەبجە. بەڵێ ئەمڕۆ بەڕێوەچوونی پرۆسەی بانگەشەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بە گەرم و گوڕی بەبێ کەم و کورتی باشتر لە هەموو کاتێکی یەکێتی نیشتیمانی کوردستان دەستی بە بانگەشە کردووە و ئیسیجابەی خەڵکو و بەدەمەوە هاتنی دانیشتوانی سنوورەکە و دڵسۆزان و خانەوادەی سەربەرزی شەهیدان بەدەم داواکاریەکان و بەدەم پرۆسەی هەڵبژاردنەوە جێگەی دڵخۆشی و جێگەی ئومێدێکە بۆ سەرکەوتن لە ئایندێکی نزیکدا. بەڵێ کا کارزانێکی بەردەوام گرنگی داوە بە ئاوەدانکردنەوەی ناوچەکانی کوردستان. پرسیارەکەم ئەوەیە بە دیاریکراوی ئەگە بە کورتی وەڵام بیتەوە پلانتان بۆ ئەم هەڵبژاردنە چییە؟ وەڵایی بە پەیامەکەی کاقوبات دەست پێ یەکەم بابەتی گەشت و کاڵ کە یەکێکە لەو پرۆژانە و لەو بەرنامانەی کە بە حکمی ئەوەی هەڵەبجە و دەشتی شارە زوور بە پیتی خاکەکەی و ئاوەدانی سنوورەکەی لە ڕووی بەرهێمێنانی ئابووریەوە گرنگێکی تایبەتی خۆی هەیە. هەر بەو حکمەیش کە خاوەنی چەندەها مەرزە وەکو مەرزی سازان، مەرزە لاوەگیەکان، تەنگی سێ محەممەد و پرۆژەکانی ئاوەدانی و هەلیکار لە سنوورەکەدا تا ڕادێجێ خۆی گرتووە. یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوێ بە حرمەتی 27,000 شەهید یەکێتی نیشتیمانی کوردستان 5,000 شەهیدی کیمیاباران و بابەتی ئەنفالی هەڵەبجە ئێمە بتوانین زیاتر جەخت لەسەرەوە بکەینەوە کە لە داهاتوویەکی نزیکدا پشتیوان بەخوا و پشتیوان بە دەنگدەران ئەگەر متمانەمان بەدەستێ ناوچوینە پەرلەمان بتوانین داکۆکی کارێکی سەرسەختی زیاتری هەڵەبجە و هەڵەبجەیەکان بین، بە تایبەتی بەڕێوەبەرایەتی گومرگ، بەڕێوەبەرایەتی معنیەکان کە سەر بە وەزارەتە معنیەکانی حکوومەتی هەرێمی کوردستانن، پرۆژەکان و دەستی ئاوەدانی و هەلی کاری زیاتر ڕوو لە پارێزگای هەڵەبجە و هەورامان و شارە زوور بکات. هەر بەو پێیە ئەگەر ئەمڕۆ خەڵک داواکارێکی هەیە، داواکارێکی ئابووریە بۆ ژیانێکی باشتر و بۆ سنوورێکی ئاوەدانتر. یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕابردوودا ئەو شایەتی هەمووانە هەنگاوی باشی ناوە و لە ئێستەیشا بەرنامەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرۆکایەتی سەرۆک باڤڵ لە دوای کۆنگرەی 5 یەکێتی نیشتیمانی کوردستان هەنگاوی جددی و کردارێکی بەخۆیدا وەکو خۆی لە پەیامەکەیدا دەڵێ ئەوەی دێڵێم جێبەجێ دەکەم بەڕاستی جێبەجێ دەکات. ئێمەش هەڵگری ئەو پەیامەین، هەڵگری ڕێبازی شەهیدانین. من کەوم کە کوڕی شەهیدێکی یەکێتی نیشتیمانی کوردستانم لەم پێناوەدا خەباتەکەم و تێکۆشم بۆ ئاوەدانی زیاتری سنوورەکە. باوکم ئاسا دەبین بە قەڵغانی ئاوەدانی بۆ سنوورەکە و بۆ ئارامی دانیشتوانی سنوورەکە. بەڵێ کا کارزان پشتیوانی کەسوکاری شەهیدان بۆ لیستی 129 چۆنە ئەگە بە کورتی پێم بڵێ؟ باش، کەسوکاری شەهیدان خاوەنی ڕاستەقینە حیزبن، یەکێتی بە حیزبی شەهیدان ناسراوە و ئەمڕۆیش داواکاری کەسوکاری شەهیدان داواکاریەکی ئاسایی و ساناییە بۆ ژیانی ڕۆژانەی بۆ ئەو فەراغەی کە لە بێباوکی و بێبرایی و بێخوشکی و بێدایکی لەم پێناوەدا شەهید بووە هەتاوەکو بە ئاوات و بە مەرازی خۆیان بگەن. یەکێتی بە هەموو شێوازێک پشتیوانی کەسوکاری شەهید، کچ و کوڕی شەهید، خێزانی شەهید، باوک و براو دایکی شەهیدی کردووە. بۆیە پێم باشە یەکێتی نیشتیمانی کوردستان هەنگاوی کردەتر لەم پێناوەدا بنێت، چونکە ئێمە ئەزانین وەزارە معنیەکانی وەکو وەزارەتی شەهیدان گۆڕانکاری کابینەکانی حکومەتی
حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە بابەتێکە کە یەکێتی نیشتیمانی کوردستان لەو کاتانەی کە وەزارەتی بەدەستەوە بوو بێت و لە پشکیەوە بوو بێت با خانەوادی سەربەرزی شەهیدانەوە شایەتێ بدات کە کارێک جدی کردووە بە تایبەتی سولفەی زەواج بۆ کچ و کوڕی شەهید و پێدانی قەرزی درێژخایەن یاخود بەمانای قەرزی کوردخایەن هەر کامێکیان ناوبنەی بکرێتەوە بۆ کەسوکاری شەهیدان وەرگرتنی کچ و کوڕی شەهیدان بە هەمان شێوە لە زانکۆ پەیمانگەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە ئەهلیەکان و لە حکومەکان و زەمالەی خوێندن سکۆلەرشیپ بۆ دەرەوەی هەرێم هەتا بتوانێت کەسوکاری سەربەرزی شەهیدان زیاتر و زیاتر لەم پرۆسە سوودمەند بوون خانەوادەی شەهیدان داکۆکی کارێکی سەرسەختی ئەم پرسن و ئەوان قوربانیان نەدا بۆ ئەوەی ئەمڕۆ بچەوسێنرێنەوە ئەمڕۆ لەلایەن حیزبێکی سیاسی و کیانێکی سیاسیەوە دەستبردن بۆ قوت و موچە و یاریکردن بە پرسیەکی گرنگی کۆمەڵانی خەڵک ئەوە پشتیوانێکی گەورەیە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان چونکە خەڵک لە واقعیەتێ گەشتووە ئارامی ئەمڕۆی ناوچەکە و سنوورەکە کێیە بەرگری لێ دەکات و ئەوەش کێیە کە هێزێکی نەیار لە ئەرز و ئاسمان بە داگیرکردنی خاکی کوردستان بە فرۆشکردن و تاڵانی نەوتەکەی بە درۆن کە براکانمان خوشکەکانمان هەر ڕۆژێ و بەکیانێکی تیۆری لەناوە بە بۆی ئێمە وەکو کەسوکاری سەربەرزی شەهیدان خۆم وەکو کوڕە شەهیدێ لە پێناو کۆمەڵانی خەڵکو و قوتەکەی هەروەکو پەیامەکەی سەرۆک باوڵ و مام جەلالی ڕەحمەتی مەزاری ئارام بێ بەجێ هێشتۆ بۆمان کە یەکێتی حیزبی شەهیدانە ئێمەش لەم پێناوەدا خەباتەکەین و تێکۆشین باوکمان ئاسا بۆ نەیاران دژمنەکانمان سەنگەر چۆڵ ناکەین بەڵێ بەڕێز کارزانی شەهید عەبدوڕەحمان کاندیدی ژمارە 5 لە بازنەی هەڵەبجە لە لیستی 129 یەکێتی سوپاس ڕاستەوخۆ لە هەڵەبجە لەگەڵمان بوون سەرکەوتوو بن